بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەلایەن خۆم و هاوڕێیانی هاوکارم سڵاوێکی گەرمتان پێشکەش. من بهرۆز هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی ژیانەوە. لە بەرنامەی ئەمڕۆماندا لەسەر بابەتی دەسەڵاتی کۆماری ئیسلامی و پەڕەپێدانی مادە هۆشبەرەکان وتوێژێکمان دەبێت. سیاسەتی 45 ساڵەی کۆماری ئیسلامی دژ بە خەڵکی ئێران و بەتایبەت گەلانی بندەس و زەحمەتکێش لەکەس شاراوە نییە و هەر ئەم سیاسەتە دوا بە دوای شۆڕەشی ژینە بەردەوام بووە لە ئالوودەکردنی لاوان و تازەلاواندا. ئەم دەسەڵاتە وەک حکوومەتێکی خۆسەپێن خزمەتگوزاری سیستمی سەرمایەداری و وەک گەورەترین خاوەنکار لە ئێراندا هۆکاری سەرەکی لە بڵاوبوونەوەی بێکاری، هەژاری، نائەمنی کۆمەڵایەتی، نەبوونی ئاسایشی سیاسی و بێهیوایی لە ئایندەی کۆمەلگایە و ئەم ئازارانە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی فراوانبوونی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان لە ئێراندا. جگە لەوەش وەزارەتی ئیتلاعات و سوپای پاسداران ساڵانێکی زۆرە لە بازرگانی مادە هۆشبەرەکان بەشدارن. ئەم دوو دەستگا حکومیە ڕۆڵیان هەیە لە ئاسانکاری گواستنەوەی مادەی هۆشبەر لە سنوورەکانی ڕۆژهەڵاتەوە بۆ سنوورەکانی ڕۆژئاوا و باشوور و لە دابەشکردنیان لە ناوخۆی وڵاتدا. ڕۆڵی سوپای پاسداران و وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم لە دابەشکردنی بەرفراوان و هەرزانی مادە هۆشبەر لە کوردستاندا ناسراوە و حاشا هەڵنەگرە. خەبات لە دژی ئێعتیاد، خەبات بۆ چاکسازی لە هەموو بوارەکاندا بەستەرەکانی یەک خەباتن. بەهێزکردنی ئەم خەباتە دەتوانێت دیدێکی ڕوون بۆ خەڵکو و بەتایبەت گەنجان بکاتەوە. بەم بۆنەوە داوامان کردووە لە هەوڕێی متەلبی ئەنوەری کادر و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران لەم بەرنامەیە ئامادە بێتەوە زانیاری زیاتر لە سەر ئەم وارانەدا پێ بدات. کاک متەلبیان بەخێر بیت. هەربژیت نیژ ڕێز و سڵاوم هەیە بۆ تۆ بۆ بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها دەستەندەرکارانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتم. زۆر سپاس، دیسان بەخێر بیت. کاک متەلب وتم بزانم چەند پرسیارێکمان هەیە لەم بەرنامەیە کە هۆکاری سەرەکی ئێعتیاد، یانێ ئەوەی کە لاوان چۆن ئەکەونە ئێعتیادا، هۆکارەکانی چییە لە کوردستانە؟ من بەڕاستی پێم وایە پێشەوەی بچینە سەر کوردستان چون مەجموعی ئەو ئاسیبهای ئیجتیماعیە بە دەرەجاتێکی مختلف لە ماوادی مقدرەوە تا خودزەنی و خودکوشی و چوزانم زۆر عوارزی دیکە کە لێکەوتەی ئەو ئاسیبهای ئیجتیماعیەیە ئەبێ بزانین هۆکارەکانی چییە و شتێکە کە لە چوارچێوەی سیاسەتایەکی لە پشتە لەلایەن کۆماری ئیسلامی و کە خۆت لە پێشەکی بەرنامەکەیە بە دروست ئیشارەت پێ کرد. کۆماری ئیسلامی هەر لە هاتنە سەرکاریەوە دوای ئینقلابی 57 مجموعە بەرنامەهایەکی اقتصادی سیاسی چوزانم کۆمەڵایەتی ئەمانە هیچ لە بەرنامە و کاریان نەبوو. بۆ یەکە توانی لە ڕێگەی فەرهەنگێکی ئیسلامی یا ساختارێکی ئیسلامی پەرەبات و بە یاساکردنی مەجموعی ئەو قانونانەی کە لە ڕێگەی ئیسلامی سیاسی و لە ڕێگەی مەجموعە ئەفکاری کۆمەڵی ئاخوندی مرتجا هێنانی ئەم قانونانە کە وەزعی کرد دوایەوە و عملەن بەکاری هێناوەوە ڕێکی خستە جامعە بۆ یەکە هەر لە سەرەتای هاتنە سەر دەسەڵاتیەوە کۆماری ئیسلامی یەکێک لە کارەکانی ئەوە بوو کە حەزبی ژنان و جوانان و بە دەرەجاتێکی زۆر ئەمانە کە نامۆ بوون بەو دەسەڵاتە و نامۆ بوون بەو فەرهەنگە ئێرتجاییە کەوتنە پەراوێزەوە و بەنەوەیەک کەوتنە ئەوەی کە بێکاری، بێوەزعی، بێهیوایی چوزانم نەبوونی هیچ ڕاهکارێ بەوەی کە بتوانن لەو دەرەتانە ڕزگاریان بێت بۆ یەکە ئەمانە هۆکارێکی ئەساسی بوون کە بە پەرەپێدانی و بە دروستکردنی ئەم ڕاهکارانەی ئێرتجاییەی کە جومهوری ئیسلامی لە ئەساسن لە پشتی بوو تا ئیستاش ئەوە 45 ساڵە مرتب هەر لەسەر ئەو سیاسەتە و بەو نەوعە زیاتر جوانان و ئەکسەری قشرای مختلفی جامعە بە تایبەت جوانان کە ئێمە باسیمانە کەوتنە بەر بوونە قوربانی ئەو سیاسەتانی جومهوری ئیسلامی و یەکی نەبوونی مەسەڵەن هەر لە سەرەتای دەسەڵاتی جومهوری ئیسلامیە نەبوونی بەرنامەیەکی اقتصادی مشخص و نەبوونی
فەرهەنگێکی دروستی و ئوسوڵی کە بتوانێت جامعی لەسەر ئیدارە بکە هێنای بە ئیسلامیزەکردنی جامعە توانی جوانان بە نەوەی دەرەجاتێکی مختلف کردە قوربانی و تا ئێستاش ئەو سیاسەتانە بەردەوامە جوانانێک کە تەواو ئارەزوو ئومێد و خاستەکانیان لە چوارچێوەی ژیانێکی باشتر و لە چوارچێوەی وەکو هەموو ئینسانێک لە جامعەکانی بەشەریە بتوانن کارێکیان هەبێ زندگیەکیان هەبێ شغڵێکیان هەبێ ئەمنیەتی کاریان هەبێ ئەمنیەتی گیانیان هەبێ ئەمنیەتی خانەوادەیان هەبێ بۆ یەکە هەموو ئەمانە لە چوارچێوەی و سیاستانەیە هەر خومێنی لە سەرەتای دەسەڵاتیە کە هات بە فەرهەنگکردنی فەقیری مجموعەیەک کە جوابگۆ نەبوو بە نیازەکانی خەڵک مجموعەیە نەهاتهایەکی دانا لەوانە بنیادی مستەزەفین و لەوانە کمیتەی ئیمداد و مجموعەیەک نەهاتهای دانا کە خەڵکی پێوە وابەستە کرد کە ئەوانە ئەکسەریان قشرهایەکی مختلفی زەحمەتکێش نەدار و لە بێئاسووی جمهوری ئیسلامیە ئەمانەی کرد بە ئەبزارێکی خۆی و بنەوەی وابەستە یان بکە بە خۆیانەوە بی کاتەستونی فقراتی دەسەڵاتێکی مرتەجە کە تا ئیستا شەر بەو سیاسەت و بۆ بەرنامە ئەڕواوە بەڵام خۆشبەختانە هەنگاوهایەک بە هۆی گۆڕانکاری و تەحولاتێکی جەهانی و بە تایبەت لە چوارچێوەی ئێرانیشدا گۆڕانکاری هەیە کاتووە کە حتا جمهوری ئیسلامیش خۆی نازانێت چی بکات لەگەڵ ئەم تەحولاتەیە بۆ نمونە بوونی تەکنۆلۆژی و دەستڕەسی بە ئەنواع و ئەشکاڵ میدیا و تەلەڤیزیۆن و چوزانم پارابۆڵ و موبایل و ئەمانە توانی کە ئەوانە بە پێی ئەو قانونانی کە خۆی وەزی کردبوو و مەمنوع بوو و شەریعەت ڕێگەی پێنادا و بە قانونیان کردبوو حتا نەیانتوانی لە چوارچێوەی ئەو کارە ئەو قانون و ئەو یاسانە بەڕێوە بەرن وەیە کە خەڵک متەقابل کەوتنە مقاومەتەوە کەوتە ئەوەی کە بە ئیسفادەکردن لەو ئەبزارانە هۆشیاری یان چوە سەرەوە خاستەکانیان و مەتالباتەکانیان مەتراح کرد بۆ یەک توانی کە تا حدێک گۆڕانکاریەکان بچێتە قۆناغێکی تازەوە کە ئەکرێت لە داهاتوە باسی لەسەرکەین نەبوونی فەزای سیاسی یان باشتر بێژم پاراوێزخستنی گەنجان چییە لە ئەسڵاوە هۆکارەکانی پەرەسەندنی داوازی و نائەمنی کە خۆشتان ئاماژەتان پێکرد ئەمانە چۆن توانیە ئەو سیاستانە بواتە بەرەو کۆماری ئیسلامی لە ناو خەڵکە یانەوەی کە ئەگەر گەرەکیان بێت گروپێک دروستکەن بۆ کۆنەوەردی گروپێکی وەرزشی دروستکەن ڕژیم چۆن بەریان پێ ئەگرێت مەبەستی چیە لەم بەرگرتنەوە لەم کۆڕ و کۆمەڵ و لەم ئیسە لە زانکۆکانە بێت لە دەبیرستانەکانە بێت لە گەڕەکەکانە بێت بەریان پێ ئەگرێت بۆچی ئەو کارە لاکات جمهوری ئیسلامی تەبیعی وەکو عەرزم کردی بەهۆی نەبوونی کار هەلی کار نەبوونی زندگیەکی باش نەبوونی بیمەهایەکی اجتماعی نەبوونی چوزانم ئەنواع و ئەشکاڵ بیمەهای بازنشستگی دەرمانی چوزانم ئەمانە جوانانێکن کە بێکارن لە شرایطێکا کەونە ئەوەی کە بیل لە ئایندە ئەکەنەوە حقێکی تەبیعی خۆشیانە کە لە هەر درگایەگەیان بە بوومبەست دەگەن نەتیجەتەن ئەبێتە خەشم و عوسیانێک ئەبێتە عەسەبانیەتێک و نەوعێک تەئسیرپەزیریان دایانێت جا ئەگەر جوانێک هۆشیار نەبێ ئەگەر جوانێک نەتوانێت لەو شرایطە خۆی دەرباسکە جمهوری ئیسلامی زەمینەکانی بۆ فەراهەمە جامعە بۆ فەراهەم کردووە بۆی کە ئەو جوانانە بە نەوعێک ڕاهکاری غەڵەت دەدۆزنەوە و ئالوودە ئەبن بە مەجموعەیەک کاری ناهەنجار لەوانە مەوادی مخەدرە خودزەنیە خودکوشیە چوزانم لە بێهیوایی و بێ ئاسوویی ئەکەونە ئەو فەزاوە ئەمە کە جمهوری ئیسلامی بە دەرەجاتێک پێی خۆشە بە نەوعێک نەگەوەی پێی خۆش بێت و ئامدانە بیەوێت لەو چوارچێوەیە کاری بۆ بکات و بە شێوەیەک بەڵام زەمینەکانی فەراهەمە وەختێک کە تۆ بێکار بووی وەختێ هیچ ئاسوەیەک نییە بۆی زندگیە تەشکیلکەی ئایندەیەکت هەبێ مناڵ دروستکەی خانەوادەت هەبێ چوزانم مەحرومیەتایەک وە فشار سێبەرەخا بەسەرم فەزای جامعی ئێرانە بە تایبەت جوانان کە مەجبورە بن لە بێهیواییە
ئەچنە پای مەوادی مخدر ئەنماوە ئەشکاڵ ئاسیبای ئیجتماعی لێکەوتەکانی لێ بێتەوە کە متاسفانە وە جمهوری ئیسلامیش خۆی نەخشێکی بەسزای تایە لەوانەیە کە مەسەرەن پێی خۆش نییەم جوانانە ببنە چون ئەزانێ ئەمانە ئەگە ببنە دەرەجاتێک ڕشتکەن لەباری ئاگاهیەوە لەباری شعوری ئیجتماعیەوە لەباری ئەوەی کە چبایەت کرد ڕاکار بدۆزنەوە معمولەنی تر سیستمی جمهوری ئیسلامی و حاکمیەتیان نەکەوێت تەژێ خەتەرەوە بۆ یەکە هەنگاوە نێ لەوەی کە بە شیوەهای مختلف کە خۆیان دەستیشیان تایە بەنەوەیەک ئەوە کە زۆر شتی مستەنت بڵاو بۆتەوە لە دنیای مەجازی و حتا لە ئامارەکانی خۆیانە کە عاملینی پەخشی مەوادی مخدر بە شێوەیەک سیستماتیک جمهوری ئیسلامی بە تایبەت سوپای پاساران نەخشی تایە و یەکێک لە پڕ دەرامەترین داهاتەکانی سوپای پاسارانە و عملەن ئەمانە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ جوانانە بەجێی ئەبزاری سەرکوب و کوشتن و ئێعدام و کە ئەمانە شەرم هەیە بۆ بەشێکیکەی جوانانە دێ لە ڕێگەی مەوادی مخدرەوە ئەو جوانانە ئەخەسێنێەوە بنەوەیەک گۆشەگیریانەکە و بێهیوانەکە دانیشن لەگەڵ سەربەزیر بۆ خۆیان دانیشن ئەو زندگیە ئەو تووشی تەوەهماتێکیانەکە کە ئەسڵن شایستەی و ئینسانانە نین ئەمە هۆک جمهوری ئیسلامی نەخشێکی بە سزایتایە لەو پەرەسەندنی مەوادی مخدر و لە زەمینگیرکردنی ئەو جوانانەیە بۆ یەکە من پێم وایە جمهوری ئیسلامی بە دەرەجاتێکی زۆر لەوەی کە ئێمە تەوەقعمانە کرد کە حافزی چوزان حتا لەباری یاسایی و لەباری قانونیە و کۆمەڵی قانونی وەزەکردوە ئەمەلەن کاری پێناکە کۆمەڵێ ڕاکاری بەحساب داوە لەسەر کاغز بەڵام ئەمەلەن کاری کەمپی دروست کردووە چوزانم مجموعەیە شتی دروستکەوە کە وابەستە بە خۆیەتی کە ئەمانە هیچ گونە جوابگۆیەکی نەبووە بەڵام لە مەقابل ئەمانەیە خەڵقێکی هۆشیار خەڵقێکی نوخبە خەڵقێکی ئاگا هاتوونە مەدانەوە بۆ ئەوەی کە ئەم جوانانە لەم ڕێگەیە دوورخەنەوە و بەنەوە هۆشیاریان کەنەوە کە ئەو ڕێگەی ئێوە گرتوتانە ڕێگەیەکی مثبت نییە وەرن لە ڕێگەی ئەنجومەنها و تەشەکولها و جوزانم بەناوی کوونەوەردی و بەناوی ئەنجومەنی سنفی و معلمین و فڵانی و فیساری کە ئەمانە هەمووشی تبقی قوانینی جمهوری ئیسلامی مەمنوعە بەڵام سەپاوە بەسەر جمهوری ئیسلامیە بۆ یەکە هەوڵەدەن مجموعەیەک ئینسانی فیداکار ئینسانی نوخبە هاتوون مەدانەوە کە بتوان ئەو جوانانە بەلای خۆیان ڕاکێشن و بەنەوەیەک تحریکیان کەن کە بێنە ئێرە فەزاکەیان بۆ مناسبتر کردو کەونەوە لە هەموو ئاسیبای ئیجتماعیە و فعالیەتایەکیان بۆ لە چوارچێوەی وەکو خۆشت باسە کرد کوونەوەردی و مجموعەیە فعالیەتایی کەیان دۆزیوەتەوە کە بتوان ئەمە دوو تەقابلی دوو قوتبی جیاوازە ئەوەی کە جمهوری ئیسلامیەکە ئەوەی کە مجموعەی نوخبەکان و مجموعەی شارەزایان یا ئینسانهای ڕۆشنبیر و ئاگا هاتوونەتە مەدانەوە و جمهوری ئیسلامی عملەن لەگەڵ ئەم تەیفەیە کەوتۆتە مخالفەتەوە ئەیان گرێ ئەدامیانەکە زیندانیانەکە سەرکوبیانەکە و ئیتهاماتێکی جۆرە جۆریان لێدا بە ناوی محاربە و بە ناوی وابەستگی بە عەزابی سیاسی و فڵانی ینی ئەمە کە لە واقع ئەمانە ئینسانهایەکی خۆبەخشانە دانیشتون مەسەلەن ئەنجومەنی ژینگە پارێزیان دانەوە بەدەیان کەس و بەدەیان فعالیان لێ دروستکردن هەر لەو کەسانی کە ئالوودە بوون ئەمە فعالیەتێکە بۆ دروستکردنەوە و کە خۆبەخشانەیە بۆ دروستکردنەوەی ئەو جوانانە کە بێنەوە سەرڕێی دروستی زندگی بەڵام جمهوری ئیسلامی عملەن ئەمانی پێ ناخۆشە بۆ یەکە هەر شتێک ڕووەدا ئەو فعالینی کە ئیستا ئەگیرە نەکرێنە زیندان بە پێی وایە ئەمانە ڕێگرن لە پەرەسەندنی ئەم مەوادی مخدرە کە عملەن نیوەی لە جامعەی خەساندووە. کاک متریگیان لە دوای شۆڕشی ژینە کۆمەڵگە ئەسڵن هیچ کوردستان بەگشتی ئێران جمۆجۆڵێکی باشی تێ هەڵگیرسان لە بینی جوانەکانە هەمویان ئەو گرایشە سیاسیەکەی خوانیان دۆزیەوە نازانم بەر و ئومیدێکی داهاتوو چوون بەڵام لە لای ترەوە کۆماری ئیسلامی زەقی خستەوە سەر خەڵک بە پیلانگێڕی بە واوە قسامی بە زیندانکردن کەساری خستە زیندان ئەشکەنجا نازانم بێ شەرمانە کەسی ئەکۆشتووە باکیکیشی نەبوو لەوەی کە ئەو کارە لاکات دیسان دەسیکەوە بە خەفەقانکردنی کۆمەلگا پرسیارەکەم ئەوەیە ئەو پیلانی ڕژان بەڵام دەور و نەقشی کۆمەلگا چییە لە بەرامبەری ئەم هەموو هێرشەوکەی کاتە سەر خەڵک بۆ ئالوودەکردنی جوانەکان شۆخیش نییە حتا
وای لێ هاتووە ئەڵێن مادە هۆشبەر نەوتی دووە حدێن منبعی دەرامەتێکی زۆرە کەم ئیسیش ئامارەکان وانیشاندا 20 میلیۆن کەس لە ئێرانە لە بنەماڵەکان و خلاصە لەوانەیە کە گیرودەن 20 میلیۆن کەس دەرگیرن لەگەڵ فرۆشتن و کڕین و بەکارهێنانی مادە هۆشبەرەکانە. نەخش دەور و نەخشی کۆمەلگا چییە بەگشتی؟ بێ کۆمەلگا چی بکات؟ من ئەڵێم کۆمەلگا ئێستا خۆشبەختانە ینی بەپێ و تەحولاتەکە کراوە کۆمەلگا هۆشیار بۆتەوە هۆشیار بۆتەوە لەوەی کە پلانەکانی جمهوری ئیسلامی لە قاو بن پلانەکانی جمهوری ئیسلامی عامدانە بە شێوەیەکی مختلف خەریکی ڕژاندنی ئەو تۆی نیگەرانی و ئاسیبای اجتماعیە لە جامعەیە بەڵام خەڵک خۆشیار بۆتەوە خەڵک قینێکە کە لە دڵیانایە پنگی خواردوتەوە لە شرایطهای مختلفە لە بەشێوەی لە ئینقلابهای شۆڕشایەک یا قیامهایەکی متعدد کرا کە ئەمە هەمووی نیشانەهایەکە بەوەی کە ناڕزایەتی خەڵقە بەتایبەت ئەکسەریشی جوانانە ناڕزایەتی خەڵقە کە نامۆن بەو فەرهەنگە چون ئیسان نسلێ گەورە بووە کە لەگەڵ ئەم فەرهەنگە ئێرتجاییە لەگەڵ ئەم فەرهەنگە دواکەوتویە لەگەڵ ئەم ساختارە ئیسلامی ئێرتجاییە نامۆن بۆ یەکە خەڵق هاتووەتە سەر ئەو بڕیارەی کە بەنەوەیەک ئیتر چیتر لەوە زیاتر تحمل نەکەن بۆ هەر هەلێگە گەڕێن حالا ڕۆژێ بەنزین گرانە بێ ڕۆژێک چودانم کەسێک خۆی ئەسووتێنێ ڕۆژێک کەسێک وەکوەوەی کە ژینا بۆ قوربانی حد بۆ هەر دەرەجەیەک بۆ هەر لەحزەیەک کە جەرەقەیەک دروزە بێ ئەمانەی کە ئەبزارێک و بۆ ناڕزایەتی دەربڕین خۆشبەختانە من پێم وایە خەڵک لەو قۆناغانەی کە تەجروبەی وەرگرتووە و بەنەوەیەک هاتووەتە سەر ئەوەی کە چیتر ئەو دەسەڵاتە نایانەوێ معتەرزن بە حاکمیت و بەنەوەیەک بە هەر شێوەیەک بەڵام تەنیا کێشەیەکە هەیە کە ئەم خەڵقە متەئەسفانە یەکگرتوو نین نە لە چوارچێوەیەکە تاک بە تاکی بەپی ئامارەکان کە دەرەکەوێت زیاتر لە 90% تا 95% خەڵقیش ناڕازین بەم شێوە حکومڕانی و بەم شێوە ساختاری سیاسی حکوومەتی ئێران بۆ یەکە جمهوری ئیسلامیش لە مەقابلە نەوەستاوە وەک مرەتەب خەریکی ئادامە خەریکی ترۆرە خەریکی چوزانم سەرکوب بە سەرگۆ ئەوانەی کە لە ئینقلابی جینایە دیمان بەڵام بە دەرەجاتێکی زۆر من پێم وایە تەوازنی قودرەت باوجودی ئەوەی کە سەرکوبەکە و ئەبزاری تەسلیحاتی پێەیە بە ئەنوا و ئەشکال شێوە تەرفەند بەکارێنێ کە ئەم جوانانە بخەوێنێ ئەم جوانانە لەسەر ڕێگە لابە بە ئەنوا و ئەشکال بەمەوادەوە هەتا بە کوشتنەوە بە یادامەوەکو باسم کرد بەڵام خۆشبەختانە جوانان ڕۆژ بە ڕۆژ لە مەیدانە حزوریان هەیە وم پێم وایە زۆرێک لەو جوانانە کە بەهۆی نەبوونی وەکو پێشتریش باسم کرد نەبوونی ئەمنیەتی نەبوونی هەلی کار نەبوونی ئەمنیەتی زندگی نەبوونی چوزانم کارخانە و بەنەوەیەک سنعەتیکردنی جامعە هیچ کارێ ئەوە تەتەوە بینی کۆڵبەران ڕۆژ بە ڕۆژ قەتوعامەکرێت کارێکە کە ئەسەن پیشەیەکە کە وەکو کار ڕسمن حساب نەکراوە وەکو کار حتا لە قانونی ئەساسی هیچ وڵاتێکا بەڕەسێن نەناسراوە حتا کتە جمهوری ئیسلامی بەڵام لەگەڵەوە سوخت باران لە بەلوچستانە چوزانم خەڵک کەوتوتە ئەوەی کە وەکو تۆ باست کرد خەریکی ئەوەی کە چون هەلی کار نییە بە عناوینی مختلف پەرەسەندن بە دزی بە ئەتیاد بە خودفرۆشی بە لە ژنان هەموو ئەمانە خەڵق ئەی بینێ و بۆ یەکە خەڵق بە شوێن ئەوەیان کە لەم مەنجەلابە ڕزگاریان بێ ڕزگاربوونەکەشی تەنیا ئیتحادی ئەمەلە تەنیا یەکگرتوویە و خەڵقەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دەسەڵات هیچ باکێکی نییە هیچ باکێکی نییە لەوەی کە تا ئێستاش کردوێتی لە توولی 45 ساڵ حاکمیەتی ڕژیمە چی معتەرەس هاتووە بە هەڕەشە و بە لێدان و بە ئەتراز و بە زیندانیکردن ویستێتی ئەم مەوجە لە ئەترازە بوەستێنێ بەڵام خۆشبەختانە مەوجی ئەترازات ڕۆژ بە ڕۆژ لە گەشە سندندایە مەجموعە ئەنجومەنهایەکەیە مەجموعە ڕێکخراوهایەک دروست بووە وەکو باسمان کرد هەر لە ژینگە پارێزەوە هەتاکوێ کوونەوەردان هەتاکوێ ئەنجومەن هاوسنفای مختلف کە ئەمانە دڵخۆشکردن ئەمانە ڕێخەرن بەوەی کە بتوانن دەستاوردەکە وەسیەترکەن و دوای ئینقلابی ژیناش من پێم وایە لاوان نەخشێکی کاریگەریان هەبوو لاوانێکە کە جمهوری ئیسلامی پێی وا بوو ئەمانە بتوانێت لە
اعتراضات و اعتصابات و ئەمانە کاڵیان کاتەوە نەخشیان نەمێنێت و حەزیان کە بەڵام خۆشبەختانە بە دەرەجاتێکی زۆر هەم حضوری ژنان کە لە سەرەتا باسم کرد حەزوی ژنان و جوانان لە کوڕەکان لە ئامانجیا بوو لە بەرنمەیە بوو بەڵام بە توولی چەند ساڵی متعدد کە هاتووە تا ئیستا نەیتوانیوە ئەم مەوجە لە اعتراضات و اعتصاباتە بخەوێنێ و ئیستاش خۆشبەختانە وەکو باسم کرد بەهۆی دەستڕەسی بە دنیای ارتباطاتەوە و بەهۆی ئەوەی کە خەڵق وردە وردە لە پیلانەکان و سیاسەتەکانی جمهوری ئیسلامی هۆشیارتر بوون تێگەیشتون و یەکە مەوجی لە اعتراضات و اعتصابات و بەرنامە ڕیزی ئەکەن بەوەی کە چ باید کردە چ باید کردێک کە بەو ئەندازە کە خەڵق خۆیان بەشدارن و حضوری فیزیکیان هەیە لە خیابانەکانە ئەمە دڵخۆشکەرە بەوەی کە پەرە ئەسێنێ لایەندا و نەوەک هۆشیاری ئەدا کە بە حاکمیت کە ئێوەمان ناوێ دەسەڵاتی ئێوە منقەرەزە بێ بە ئەوی لە چوارچێەوەی ئینقلابێکی وەسیعی سەرتاسەریە و جمهوری ئیسلامیش چاک و باش ئەم پەیامی خوێندۆتەوە پەیامی جاماعی خوێندۆتەوە بۆ یەکە ڕۆژانە ئیمتیازەدا جاری وایە بە ئەوەی کە ئیستا تازەکی بە حەزبی توودانم ڕئیسی و ئەوە ڕەفسەنجانی و ئەوە بەهشتی و ئەوە ڕەجایی و ئەوە باهونەر ئەمانە کامووی بە دەسیسەهایەکی مختلف ڕژیم هەوڵی داوە بۆ بەنەوەیەک زێنیەتێک با بە خەڵک کە ئێمە ئەوە قوربانی بووە لە ڕێگەی ئیسلاحاتەوە لە ڕێگەی فڵانەوە بەڵام ئێمە ئەتوانین چاکسازی بکەین هەرجار و بە تەرحێکەوە دێتە مەیدانەوە بەڵام خۆشبەختانە وەکو ئەرزم کردی جمهوری خەڵق بەگشتی لە پیلانەکانی تێگەیشتون کە ئەمانە کۆمەڵی مافیان ئەوەی کە قودرەتی ئەسلی بەدەست و ئێسپای پاسدارانە هەم لەباری سیاسەکە هەم لەباری اقتصادیەکەیەوە ئەوە حاکمیەتێکی ارتجاع بەیتی ڕابەریە ئەم دوو دەسەڵاتە ماوەتەوە کە شەڕێکی ناوخۆشیان هەیە لە بینی خۆیانە بە ناو ئیسلاحتەڵەب بوو بە ناو وەسوڵگەرا و بە ناوی هەموو ئەم فەزا سیاسیانە مەسمومە دروستیەکەن بەوەی کە زێنیت بن بە خەڵک کە ئێمە ئامادەی گۆڕانکارین ئێمە لە فکریەوەیان کە ئالتەرناتیڤ بدۆزینەوە باشتر بێ لەوەی کە هەیە بە ئیسلاحتەڵەب بوو بە ئەوانی کە لە جامعە حوزان بەڵام خەڵک لە شوعارەکانی قیامی دەی و بەهمەنە بە ئاشکرا وتیان ئوسڵگەراونە ئیسلاحتەڵەب ئێمە تەواوی ئەم ماجرانە بێتەوە بێ ینی بۆ یەکە ئەمە کولیەتی نظام کەوتۆتە ژێر پرسیارەوە و عملەن خەڵک خاستی تەغیرێکی ڕیشەیی بنیادی لە چوارچەوەی ئینقلابێکە کە زەمینەکانی تا حەدێک نمایانە ڕۆشنە و بۆ یەکەم پێم وایە جوانان نەخشێکی بەسزایانە بێت لە گۆڕانکاریانەیە جوانانێک کە ئێستا زۆرێک لەو جوانانە خۆشبەختانە بە هۆکاری مختلف خانەوادە ڕفیق ئەنجومەنەکان توانیویانە زۆرێک لەو جوانانە دووبارە بەرگەشت بنەوە لەو دنیای معتاد و دنیای کە ناڕوونەتی کەوتون و هەوڵەدەن کە ئەمانش بێنە بەشێک لەو ببنە بەشێک لەو کومیتە و ئەنجومەن و تەشەکلانە کە بتوانن یەکگرتوانە عملێکی ئینقلابی بکەن و کۆتایی بەم دەسەڵاتە بێن. کاک متەلب ئاماژەت کرد بە لیدرانێکە لە کۆنەوە لە گروپە کۆنەوەردیەکان و لە شوێنەکانی وەکو فعالینی ناو کۆمەلگا ئەرک وەزیفەی ئەوانە چییە؟ لە قەباڵی کەسانێکە کە ئالوودە بوون ئەرزم کردی ئەم گروپانە یا ئەم ئەنجومەنانە کە خۆبەخشانەیە کە وەکو ئەڵێم باشم کرد لە قانونی ئەساسی جمهوری ئیسلامیایە ئەمانە مەمنوعە بەڵام بەهۆی ئێعترازاتی زۆری خەڵقەوە و هاتنە مەیدانی خەڵقەوە و ئەمە سەپاوە بەسەر دەسەڵاتە نەوێ پاشەکشەی کردووە دەسەڵات بۆ یەکە ئەم پاشەکشەکردنی دەسەڵاتە نقطە قووەتێکە بۆ ئەنجومەنها و تەشەکولها و چوزانم ڕێکخراوهایەکی مەدەنی فعالینی مەدەنی کە هەوڵ زیاتر بدەن لە چوارچێوەهایەکە کە ئیمکانپەزیرە لەوەی کە نەکەونە بەر هەڕەشە و ئیعدام و ئەبێ زۆر هۆشیارانە عملکەن کە خوشبەختانە تا ئێستا کردویانە و دەساوردی باشیشی بووە من پێم وایە تەنیا ڕێگەی ئەوەیە کە جوانان بە شێوەیەکی یەکگرتوو و بە هاتنە مەیدان لە کاتی قیامێکە ئینقلابێکە لە کاتی احتسابێکە کە لەلایەن ڕاگەێنرێت لەلایەن ئەنجومەن و یا هەر تەشەکول و یا هەر حیزبێکەوە ئەمە نەوەیەک نەیەکە بەدەسەڵات ئەمە نەوەیەک ویستێکە لەلایەن خەڵقەوە
بۆکو پەیامێک ئەم بەدەسەڵەکەی ومان ناوێت وەزیفەی ئەو فعالینە من پێم وایە کە پێشتریش باسم کرد وەزیفەیان ئەوەیە کە زیاتر لەوەی کە ئیسا کردویانە تەلاشیان کردووە هەوڵ زیاتر بدرێ ئەو بەتایبەت ئەو جوانانەی کە کەوتونەتە بەحرانەوە بە کوڕەکانیش نییە ینی بە کچەکانیش بەشێکی زۆر لەو قوربانی کچەکانن کەوانیش تەیفێکی جوانن تازە پێگەیشتون و نامون بەم ساختارە ئیسلامیە ئێرتجاییە بۆ یەکە لە دنیایەکی خۆیانە لە بێ ئاسۆیی لە بێ وەزعی لە بێکاری لە نەبوونی هیچ ئالتەرناتیڤێکی مثبت بۆ زندگی بۆ یەکە پەنا بەنە بەر مەوادی مخدر بەنا بەنە بەر لەش فرۆشی من وەکو خۆم پەیامێکی ینی ئەوەم نییە کە پەیامێ بە بەڵام داواکەم وەکو هەر لەو خەڵخانەی لەو جوانانە لە کچەکان بێن پەیوەست بن بەم گروپانە بێن پەیوەست بن بەم ئەنجومەنانە پێن پەیوەست بن بە ڕێکخراوێ کاڵاکوونەوەری هەرچێک بۆ یەکە بوونی ئەمانە مثبتە و ئەتوانێت تاسیرێکی باشدانێت لە بەڕێکخراوکردنی خەڵق و هاان بدرێ کە یەکگرتوانە بێنە مەدانەوە و عملەن ئەو خاست و متالبات و شتانی کە هەیەە بە شێوەیەکی دروست و ڕێکخراوەیی بێنە مەدانەوە عملی بکەنەوە کە پێم وایە خیابان تەنیا ئالتەرناتیڤێکە کاتوانێت کۆتایی بەم دەسەڵاتە بێنێ اعتراز تەنیا دەسەڵاتێک تەنیا ئەبزارێکە کاتوانێت کۆتایی بەم دەسەڵاتە بێنێ کە تۆ بە هەموو ئەم نابەسامانیانەی کە لە جامعەیە لەلایەن حاکمیەتەوە سەپاوە بەسەر جامعەیە و بە هەموو ئەم ئاسیبایی ئیجتماعیە کە نەهەر قشی جوانان تەواوی جامعی گرتووە ئەوە ئاماری فەقر لە ئێرانە دادەکا ئەوە ئاماری بێکاری دادەکا ئاماری نەبوونی کارخانەکان و نەبوونی مەوادی خام و نەبوونی زۆر شت هۆکار بوو بە کارخانەکان تاتیل مەوجی بێکارەکان لەشکرێکی بێکاری دروست بووە هەموو ئەمانە هۆکارەکان یەگەڕێتەوە بۆ سیاسەتە غەڵەتانی کۆماری ئیسلامی حتا لە باری ئیسلامیەکەشەوە فەرهەنگی کە پێشتر باسم کرد نەیتوانی وەسەرکەوتوو بێ بەپێی ئامارەیە کە لەم ڕۆژانەیە گوێم لێ بوو کە BBC گەشتووە دەست BBC وڵاوی کردەوە ئەڵێ زیاتر لە ناو خودی ئێرشادی ئیسلامیە و لەگەڵ وەزارەتی ناوخۆیان پێک هاتوون پرسشنامەیەکیان داناوە داوایان کردووە کە لەگەڵ ئەوەی کە خەڵق احتیاتی کردووە لە خەڵق ترساوە لەوەی کە بەیانی ئێسار نەزارەکانی خۆی بک بە دروست بۆ یەکە لێپرسینەوەی کراوە لە مەجموعی 7هزار جوان بە توێکەڵاوی با بڵێن ژنان و پیاوان پرسیار کراوە ئەڵێ 73% یەکی لە پرسیارەکانەوە بۆ چەنە ئێوە لەگەڵ حکوومەتێکی ئیسلامیین چەنە لەگەڵ ئەو حاکمیەتیان 73% نیانوتووە حالات 10% زیاتر کە متمەینم زیاترە چون ئاڵم وەکو لەبەر احتیاتکردن لەبەر ئەوەی کە دوایە نەگیرێ و نەخرێتە لێپرسینەوە و بەڵایەکی بەسانەیە زۆرێک یا جوابیان ناوەەوە یاوە بەڵام 73% بە پێ و ئامارەکە BBC باسی کردووە ئەکسیان وتیانە نا حتا پرسیارێکی کە کردویانە لەو پرسشنامە بڵاویان کردوێتەوە بەناو ئوستانەکان و بەناو مەجموعی حتا گوایە دێهاتەکانیشە لە مەجموعی خەڵقیان پرسیوە ئەڵێ بۆ مەسەلەی حجاب ئایا کو لەگەڵ حجابە هەی کە بەو شێوەی کە جمهوری ئیسلامی ئەڵێ حجابی ئیجباری ئەڵێ 85% زیاتر لە 85% نەیانوتووە ئەمە نیشانەی و جامعە بەرەو پویاییەکی دروست دەڕوە بەرەو ڕێگەیەکی دروست دەڕوە زەمانە با تا تۆزێک زیاتر لەوەی کە پێویستە اتحادێکی ئەمەل دروست بێت ئەو لیدرانی کە لە ناوەن دانیشە هەوڵ بن بە پێ حتا خودی ڕژیم مەسئولی فەرهەنگی ناوی منوچێری ئزغامیە شتێکی ئاوا ئەڵێ 60% لە جوانەکان ڕوون لە مزگەوت ناکەن ئەڵێ زیاتر لە مزگەوتەکان ئیمامەکانی ئەترازیان کردووە کە پشتی سەرمان ترکیب خەڵق کەمە حتا ئەترازیان کردووە بەوەی کە مەلاکان لە جامعە کوتیانەکە کە ڕۆژانەی مەژنی ڕوتە بینین بێ حجابە بینین چودانم ئەو پوششەی کە ئێمە تاریفمان کردووە و قەرار بوو لە جامعە بەڕێوە بچێت نییە ئەمانە هەمووی نیشانەی ئەوەن کە جامعە بەرەو گەشە سندنێک ئەڕوە بەرەو هۆشیاریەکی گەژبین ئەڕوات کە بیخاتە پرۆسەیەکەوە کە لە داهاتووە عملەن بێنە مەدان و حسابی جمهوری ئیسلامی یەکدەستکەن و بە شێوەیەکی منسجمانە متحیدانە بە هەموو قشر و چین و توێژەکانی جامعەوە بێن متحیدانە
ئینقلابێک لە ڕێگەی خیابانەوە دروستکەن وە کۆتایی بەم ڕژیمە نەگریسە بێن چون ئەو ڕژیمە بە درێژایی مێژوو ئامارهای متعدد هەیە لە تولی 45 ساڵ حاکمیەتە غەیرە نەکبەتی و غەیرە بێچارەگی و غەیرە سیاستایەکی نادروست چی لەباری اقتصادیەوە چی لەباری سیاسیەوە چی لەباری فەرهەنگیەوە چی لەباری کۆمەڵایەتیەوە هیچ دەساوردێکی نەبووە هەمووی مەعارزە لەگەڵ ویست و داخواستەکانی خەڵق ئەوەی کە خەڵک داوایەکە ژیانێکی باشترە ژیانێکی ئارامە ڕفاها بیمەی بێکاریە بیمەی بازنشستەگیە بیمەی دەرمانیە بیمەی فڵانیە ئەمانە هەمووی جوابگۆنیە ڕژیم لەبەر ئەوەی کە خۆیان لەسەرەوە ئاغازادەکانیان لە دنیای لە خارج دانیشتون و خەریکی زندگیەکی خۆشن و پوڵێکی و ئەو سەروەتەی کە متعلقە بە جامعە هەمووی لە ڕێگەی ئەوانەوە براوەتە بانگەکانی دەرەوە و خۆیان زندگیان تامینە و هەر کاتێکیش هەڕەشەیەک بێت ئەمانە فەرار بە قەرار تەرجیعدەن بۆ یەکە یا مەجموعەیەک لەو داهاتی مڵکی گشتیە منابعی تەبیعی جامعە لە نەوت و زۆر منابعیکە هەموو ئەم دەستکەوتانە ئەخرێتە خەزێنەیەکەوە لە بەیتولماڵێکە دانرێ و بەنەوەیەک بە گروپایەکی جەنایەتکاری تروریست لەوانە حشتی شابی لەوانە حوسیەکان لەوانە ئەوانەی حیزبڵای لوبناان هەموو ئەم پۆڵانە کە متعلقاتی بە خەڵقەیە و بۆ باشترکردنی زندگی ئیمکان پەزیرە بەڵام متەسفانە بەهۆی سیاستهای نادروستی ڕژیم خەڵقی بێچارە کردووە خەڵقی بێت نان و نەوا کردووە و دانیشتوە لە ڕێگەی کە پەرە بە ئینقلابی ئیسلامیەدا و ستوری ئینقلابی ئیسلامیەوەی کە خومینی هەر لە سەرەتاوە باسی کرد بۆ یەکەم پێم وایە بوونی ئەم مەلایەنە هەتا مەوجودیەتی ئەم مەلایەنە بەو ئەفکارە پەلید و پیسیانەوە من پێم وایە جامعە هیچ گۆڕانکاریەک ئاچنانی لە نیەتی و خواسییانە نیە تەنیا ڕێگەی ئەوەیە کە خەڵق بەو هۆشیاریە باشی کە ئیسا دەستکەوتێکی گەورەیە خەڵق خۆشیار بۆتەوە بێنە مەیدان و عملەن کۆتایی لە ڕێگەی ئەتراز و ئێتساب و ئەتسابی کارخانەکان ئەتسابی چوزانم ئەوە بێن مەدانەوەەوە کۆتایی بەم ڕژیمە نەگریسە بێنن تەنیا ڕێگە ئەوەیە. زۆر سپاس کاکن من پرسیارێکم نەماگەر خۆتان قسە و باسێکتان هەست لەگەڵ بینەرانە قسە و باسێکی منیژەوەی کە پێویست بوو بە داوای لێبوردنەوە من هەرحاڵ هیوادارم توانی بێتم پەیامێکی باش بم لە چوارچێوەیەکە تەوزیحاتێکەوەی کە پێویست بوو بێ حەزم کردوێ بەڵام من دووبارە خواهیژەکەم لەو جوانانە دوای ئینقلابی ژینە کوردستان بووە بەسەری مقاومەت و ئولگو بۆ سەرتاسەری ئێران و هەوڵ بدرێ ئەو هەمبەستەیە ئەو ئیتحادی ئەمەلە لەگەڵ ناوچەکانی کە ئێرانە لەگەڵ ئوستانەکانی کەیە لەوانە بەلوچستانە چوزان خوزستانە چوزانم لۆڕستانە ئازەربایجانە لەگەڵ ئەمانە ئەو لیدرانە هەوڵ بن نەوەیەک هەمبەستەگی نەوەیە پەیوەندی نەوەیە ئیتحادی ئەمەد دروستکەن کە گەشە بین کوردستان بە تەنیا ناتوانێت جمهوری ئیسلامی بڕوخێنە ئەو ڕۆحیی مقاومەتە لە کوردستانە پەرە بین بە تەواوی سەرتاسەری ئێران ئەویش لە ڕێگەی تەنیا گفتوگۆ پەیوەندی تاسیردانان لەسەرەوەی کە ئەم ڕۆحی ئینقلابی لەوانیشە سەرتاسەری ئێرانە دروست بێ چون زەمینەکانی فراهەمە ئەوەی کە پێویستە من داواکەم دووبارە کە هەوڵ بدرێت لەو چوارچێوەیە فعالیەتەکان وەسیعترکەن لە بە کوردستانی مختەز نەکەن کوردستان دیارە قوربانی زۆر داوە زەخمارە لەم ئینقلابی ژینایە دەرکەوت بەڵام هیوادارم ئەم نەوع لە مەقاومەتە ئەم نەوع لە ئێرادەیە کە خەڵقی کوردستان هەیەی بە درێژایی 45 ساڵ نەیوتووە بە جمهوری ئیسلامی هیوادارم هەر ئەو جوانانە بتوانن پەیوەندیەکان وەسیعترکەن و بە شێوەیە بتوانن کۆتایی بەم ڕژیمە بێنن هیوادارم سەرکەوتوو بن. هیوادارم زۆر سپاس بۆ بەشدار تۆش سەرکەوتوو بیت و ئارەزوی موافقێتەوە بکەم. زۆر سپاس بۆ بینەرانیش. بینەرانی عزیز هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ژیانەوە تا چاوپێکەوتنێکی دیکە ماڵەوە.